بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان و خۆشەویستان، زۆر خۆشحاڵ و بەختەوەرین لە خزمەت جەنابتان و پێشەکی ینی پێشەوەی بچین ناو بابەتی لە سایەی خواوە ئەڵێن من باب التحدث بنعمة الله. خۆشترین سات و کات لای بەندە لە خزمەت مسلمانان بە تایبەتی گەنجان، بە تایبەتی تر گەنجانی علومی شەرعی و ئەم چالاکیانە. خاڵێک ئەو مامۆستا باسی کرد، مامۆستا هوشمەند، بەندە لە ساڵی هەشتاوە کە قوتابی من لە بەغدا پەیمانگای تەکنیکی لە فەزلی خوای دەستمان پێ کرد وەکو ئیسلامەتی و ئیلتیزامات سەرەتایی سەحوەی ئیسلامی، بەڵام وەکو بلێی بە شێوەیەکی گشتی بوو خوا ئەو کەرەمەی لەگەڵمان کرد، هەر ئیلتیزام و لەگەڵ کاری بانگەوازی خزمەتکردن بەردەوام بووین بەس لە پایامەکانی نور لە 2013 چکە ئەو کاتە پایامەکانی نور بەو شێوەی ناودەنجی نەبوو. خاڵێکی تر ینی بەڕاستی ئەو دەرس و محازەرات و ئەمانات و جەنابتانیش بەرکو ئیستیفادە لێ بکەن. ینی باش وایە دوو خاڵ باز دەکەین. باش وایە مەسەلەن لە کاتی دیاریکراو، مەسەلەن بۆ نمونە سەعات 3 هەر هەمووی ئامادە بی. ئێمە لە چەند خۆلێک من بەشدار بمە لە ئەستەمبول و شارەکانی تر توریشیا تقریبا 6-7 جار مامۆستا ئەحسان قاسم ساڵحی وەرجێڕی پایامەکانی نور لە توریشی بۆ عەرەبی، جەنابتان هەموو گوێتانەی بووە تەمەنی زیاتر لە 9 ساڵە تقریبا 4 ساعات و زیاتر محازەرەکەی دەدا لە بەشەکەی تر ئەوروپا و ئاسیا ئەو تقریبا 2 ساعات بە پاس دەهات، بەڵام مەسەل ساعات 9 بەیانی کە دەرس بوو ئەو دەبینی حازر بوو، هەبوو لە قاتی سەرەوە نووسە بوو، هێشتا ئامادە نەدەبوو. ئەوجا مەقسەد ئەوە زۆر گرنگە. هەندێک مامۆستا مەسەل لە کاتی دیاریکراو دەست پێ دەکەن، وەکو مامۆستای ئەکادمی زانکۆ مەسەلەن ئەگەر 2 قوتابیش حازر بی دەست پێ دەکەن، ینی ئەوە شتێکی باشە بەڕاستی جێبەجێ بکرێت. خاڵێکی تر ئێمە ناڕەحەت نەبین. مەسەلەن ئێستا ئەگەر ماشەڵڵا ینی مەجموعەشی باش هاتینە، ئەگەر ینی نیو ئەوەندەش بایە، ینی ئەوەی کە بڵێن جەنابتانی شەموو ئینشەڵڵا باخوازی پاشە ڕۆژی نزیکن، ئینسان ناڕەحەت نەبی کە بڵێن جاری وا کەم دادەنیشی. ینی مامۆستا نووسیش گرنگی بە نەوعیەدایە نەک کەمیە، ینی خێر لە نەوعیەدایە. ئەڵێ جارێکیان برای ژێڕایەوە لە سوید مامۆستایەک بانخوازێک ئەوها محازەرێکی بوو، دیداریشی بوو لەگەڵ گەنجان، وەکو بلێی لێرە لە سلێمانی زیاتر 2-3 ساعات بە سیارە ڕۆیشت ئەوە لەسەر مەسرەفی خۆی ئەوە تەمەشای کرد. یەک گەنج حازر بووە، یەک گەنج، بەڵام یعنی محازەرەکەیدا وەکو پێویست وەکو حازری کرد بوو، وەکو 100 نەفەر ئاماد بوو، هەر وەکو قاعە پڕە محازەرەکەی خۆی دا. ئیتر معلومی جەنابتان ئەخۆ لە دوای محازەرە قسە و گفتوگۆ دەکرێت و پرسیار وەڵام. قوتابیەکە گەنجەکە گوتی وەڵام من مسلمان نیم، هەر مسلمان نەبوو، بەس گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەدو ئەنە محەمەدە ڕەسوول الله. ئیتر بوو بە مسلمان، خەیر لەکە من الدنیا وما فیها. ئیتر ئەوە نیشانەی دڵسۆزی ئەم مامۆستایە بووە. لەوانەیە 1000 کەس ئامادە بووە، ئیتر ئەو کەس نەبووە مسلمان لەو هۆڵە ئەو خێرەی نەگەیشتووە. بینە سەر بابەتێ خۆ ئینشەڵا بەدەستان دەگات حیاتی مع النور. جەنابتان بەردەمەوەی علومی شەرعینە، ینی لە مستەڵەحاتی عەرەبی تێئەگەن ئینشەڵا، چکە ئێمە هەر بە عەرەبیمان خوێندووە، کوردیش وەنا تا ڕادەیەک باشە، بەڵام هەرمە دیراسەتمان بە عەرەبی بووە. ئەم ئەوەی کە نووسیمە ینی لە ئارادا ئینشەڵا بکرێتە کوردیش، ئەوە بەریژ یەکەمە، بەریژی دووەمیش ئینشەڵا لە چاپ دەدرێ بەرەو کۆتاییە. بەڵێ پێش ئەوەی باسی کتابەکە بکەین، هەندێک وەکو بڵێی ممەیزات یان خەسائیسی پایامەکانی نور، ینی تایبەتمەندی هەیە پایامەکانی نور
ومميزات يعني بلين فرق جیاوازیەکی هەیە لەگەر هەموو کتابەکانی تر یا بەرنامەکانی تر یا مەذهەبەکانی تر هەتا دوایی ئەم پایامەکانی نور چۆن نووسراوە. طبعا 6,000 لاپەڕە نۆ بەرگ لەلایەن مامۆستا سەعیدی نورسی ڕەحمەتی خوای لێبی نووسراوە. یعنی سەرچاوەی ئەم پایامەکانی نور تەنها یەک پەرتوو بووە، کتاب الله، قورئانی پیرۆز. زۆر لە قوتابیەکان دەڵێ ئەمە دەماندید کە مامۆستا دەینووسی یەک سەرچاوەی پێبوو، تەنها قورئانی پیرۆز 6,000 لاپەڕەی نووسی. طبعا ئەوە شتێکی ئەکید علم لەدونیە و ئاتەیناه من لەدونا علما. ئەگەر ئەوە شتێک لەلایەن خوایەوە نەبی ئەوە زەحمەتە، ئەو هەموو ئایەت و حەدیث و شعر و ئەقوالی عولەما و ئینجا بابەتی هەستیار گرنگ، مصطلحاتی شەرعی و شتی مێژووی زۆر شتی تێدایە. چونکە پایامەکانی نور عەقیدەیە، تەزکیەیە، لایەنی فکری زۆر بەقووەتە، تقریبا هەموو لایەکانی ئیسلامەتی دەگرتەوە. یعنی کەسێکیش خاڵێکی تر گرنگە، ینی بڵێن کەسێک شتێکی ئەوها بنووسی مەگەر وەلی خوای بی، یعنی مەگەر سەحابەش ئەگەر ئەتوو خوێندنێکی زۆرت نەکردبی، علمت نەگرتبی، چەند تەقوا و دیندار بی، هەر ناتوانی بنووسی. لەبەر ئەوە مامۆستا نووسید لە منداڵیەوە هەر زۆر بە کورتی تەبعاً باز بکەن، ئەگەنا ژیاننامەی بەرگێک، ینی 400-500 لاپەڕەیە چەندە ژیانی باز دەکا. خەڵکانی زۆریش لە زانن بەردەوام یعنی لەسەر دەنووسرێ. ئیتر لە گچکەتیوە تەبعاً یعنی منداڵ بووە، بەس نەوەکو منداڵانی تر بچی گەمە و یاری بکەن ناو خەڵکی. حەلە سەرەتاوە لایەنی فکری و هزری و خۆ ئامادەکردن و ئیسیدداک و باوک و ئەوانەی یعنی تایبەتمەندی زۆری هەبووە. چونکە خوای گەورە دەزانی ئەوە دەبێتە مەسەلەن نوێکەری مجددی سەردەمەی خۆی و ئیتر یەکەم جار بە دوای علمی علومی شەرعی، سەرف و نەحو، ئەمانە ینی عەقیدە و ئەوانەی لای مەلاکانی و دێهاتەکانی گوندی نورس کە سەر بە ویلایەتی بەدلیسە لای وانێ و منتیقانە، گوندێکی شاخاوی و دوور لە هەموو ئەوە. بەڵام دیارە سبحانە و کاتەش ملتەقا و دیدار و ئەوانەی علمی هەبووە لە گچکەتیوە لای مەلاکان ئامادە بووە. بە کورتی لە تەمەنی دەبێتە 14 سال دەبێتە مفتی ئیجازەی علمی، جاران مەلایەتی وەردەگری، ئیتر فتوا دەدا. دوو خاڵی زۆر گرنگی لابووە مامۆستا نووسی. یەک العلم الغەزیر، یعنی زانستێکی زۆر زۆری پێ بووە لە علومی شەرعی هەمووی، لە علومی کە پێ دەڵێن العلم الحەدیث، یعنی زانستی سەردەم وەکو فیزیا و کیمیا و جیۆلۆجی و ئەمانە، لەمانەش دەستی درێژ بووە. نووسینیشی لەسەر تەئەلیفاتیشی هەبووە، بەڵام ئەمانە دیار نییە، بەناوبانگ نییە. ئەمە لەکوێی هێنا؟ دەلێ لای پاشایەک، یعنی کەسێکی بڵێن دیندار بوو، بەڵام وەکو عالمیش بووە، بەڵام وەکو بڵێ کەسێکی بەناوبانگ بووە. دیارە تقریبا 3 مانگ لە مالی ئەو دەمێنێتەوە، طبعا کە زۆر داوای لێ دەکە بە ئیلحاد، دەلێ لێرە دەمێنێتەوە. ئەوجا ئەو پیاوە مەکتەبەیەکی کتێبخانەیەکی گەورەی هەبوو، لەگەڵ کتێبخانەکە مختبەراتی فیزیا و کیمیا و ئەو بابەتانەی هەموو هەبوو. ئیتر ئەو 3 مانگە ئیش و کاری خوێندنەوە بوو. خوێندنەوەی مامۆستا نورسیش ینی تقریبا 4 کتابی دەخوێندەوە، کتابەکە تێدەگەیشت. الذكاء الخارق لای هەبوو، يعني حتى مثلا أو علمي زانستي لاني علمي أوانا وكبلين فيزياء وكيما، طبعا مو مختبر بشتي عملي بو أو لو يفير بو ولي قد يعني بول منا أجر مثلا كسيكي جغرافيا هاد بعد يقول من اختصاص جغرافيا شهادة كاتو تشد زين يقول باشا من شهر زايمنية بلان دواي 4 ساعات أجر دیداری بکەنیان دوای ڕۆژێک ئەو دەچوو کتابێکی معتەمەدی لەسەر ئەو بابەتە دەخوێندەوە، دەهاتن ئیتر ئەو کەسە وەکو بڵێ دەرەقەتی نەدەهات. حتى جمع الجوامع لأصول الفقه مەلایەکی زۆر شارەزا بوو، ینی عەرەبیش کاتی خۆی لە هەولێردا دەنیشت، خەڵکی بەغدایە بوو. گوتی ئەمە بە 2 سالان هەتا ئەو کتابەمان تەواو کرد بە دەرس، بە 2 سالی.
ئەو طبعا بە هەفتەیەکی لەبەر دەکا حتى ما مستاكي نورسي لسري نسيبو حفظ جمع الجوامع في جمعة يعني لحفتيك لبريكت أو جا يعني أويل بركدني سبحان الله زور زور بهزبو تواني إنه هاد كتاب لبربكا طبعا كدليل كتاب هنا كتاب شي مثلا شيروك يان تزكية يان أو أنا آسانة احتمال كتاب كان من كتاب عمدبنا لو أنا دو برق بي سي برق بي مجلدات بو يعني كتبي آلة بو أواني بزحمت إنه هاد كتابي لبرو بيشتر سي مانجارك دايخوين دوا دلي دعاي تر لبري بو معناه أو خالي كتوالي با مكان نور بنوسي أو خالي كم يعني وكو بلين أم علم أم زانست بقشتي جقل زور شتي دي كيكا خوين دو تر نوسين ولا جرائد ومجلات وأمانة كده نوسي بجداري كوركو بينو أوشتاني همو دكرت أوا دتواني بني وكو ميموريك لمشي بو لهزري بو لفكري يتر ما بو لكني لقل أوي لاني تقواي ودينداري وأمشي سبحان الله زور زور بهيز بوا چونك إنسان كچند وكو بلي شارزابي علمي أولين وآخرين لايبي كسب بلام أجر تقوى نبي براسي ناتواني بوشوي بنوسي بتايبتي لاني أخلاق وتزكية وأمانة يعني كسب بوا سبحان الله كاتك نفكر له جندي بارلا سربا ولايتي نزيك إسبارتا ولايتك ولاية يعني محافظة باريزغا جندي كنزيك أوي يعني دورترين جنبو أوكاتر بناو ناحية بو طبعا أول زمان أتاتورك خلافة إسلامي الرخاو أمانا بيان وابو يعني كسيك تأثيري لعلمانيات كذبي يعني بلايق بلويان نارحتن في طبعا لاني كفر بكسي أو ها نارحتا يعني هل شبكا لو بياوي خلاص بن لي رزقار بن يتر نفيان كد أو كاتا طبعا منطقة بينية من بارلا كلوي دشي جاران استار رجاها جادو بانكان همي خوشة بلام كاتي خو يقر رجاها بو أوش بالرجاي درياب وبحر بو يتر بباخره وأنا درويشتن سوادي بلمن شان كدو بوليسك لقالي يتر أما وكبلي تسليمي مخفري يعني مركزي شرطي بار لكراو يتر لخيالي خوان قلت يعني أما لو بياوي نجات ما بو خلاص شي إشكال ما نما يتر أو كفت أوي أو علمي والقرتبو يتر لو دستي فكر بنوسين طبعا قتابية وكدلين قتابياني نور قلت ما مستا أو شيء أتودلي إلو من بلي توام أنه سيني روتشيا يعني شيء دخويني تو أما لو جند دورة وها قلت إن شاء الله يعني هم خلشي دخويني توا يعني مزجاني دا كوا روجك ده سبب يعني ملايين خلق لا هم لو أنا زيادة نزكي دو صد ولات يعني بلاو بتوا يتر سيكي با مكاني نور بزماني عربي لبار لنوسي وش بلي متفرغ ببتال بو إشو كاري يعني 24 ساعات بەڵام اینجا لەبار لە دارێک هەیە ئەو دارە وەکو شوێنێک بلویان چا کردبوو دەچوو سەر ئەو دارەی ڕۆژانە 2 سعات تەفەکر و تەدەبوری دەکرد لەبەر هەندێک پایامەکانی نور زۆر باسی تەفەکر و بیرکردنەوە دەکات ئیتر خەلکی بارڵا دەڵێن هەر جارێکە ئێمە بە کنمالی شێخ سەعید نورسی دەهاتین دەچوین دەنگێکمان گوێ دەبوو وەکو دەنگی مەشەنجوینی يعني دەنگی دەهاتوە عیبادەتی دەکات زیکرێ دەکات دەنگێکی ئەوها هەموو دەمێ 24 ساعات شەو و ڕۆژ دەڵێت کە بەوێدا دەچوین گوێمان لە دەنگی دەبوو يعني مەشغوڵ بوو بە عیبادەت يعني هەندێک جار سەرت سوور دەمینێ يعني هەندێک بڵێن ئەذکار ئەورات مناجاتی هەیە ئەوانەی خوێندیتەوە زۆر يعني دەفەرمێت دەڵێ ئەمن کتابی پەیامی حەشرم 70 جار خوێندەوە لێشی تێر نەبووم بەس ئێستا ئەوەی کە کتاب دەنووسی يعني بە حیساب مؤلفە يعني کتابەکەی خۆی دەخوێنێتەوە دەڵێ ئەمن يعني ڕستە بە ڕستە
نووسیمە و دەرم هینایە و ئەوەندە جارە تاو توێم کردیە چ پێش دەکەم خۆم بخوێنمەوە. یعنی عادەتەن ئەوەی کە کتابێک تەعلیف دەکە خۆی ناخوێنێتەوە، ینی دەڵێ من ئەوە 10 جار خوێندیتم و هەتا من ئەوم کردیە. ئەگەر بخوێنێتەوە لەوانەیە جارێک زۆر ئەگە 2 جار. بەڵام مامەستا نورسی پەیامەکانی نوری دانایە بە بەردەوامی هەتا مردنی هەر سەرچاوەی بووە. دەڵێ پەیامە بەرهەم کە کەسێک داینابی عالمێک ئەگەر خەلەت نەم هەتایانی بە 100 500 چەند ئەوە یعنی چۆن توانی ئەو هەموو بەرگانە بنووسی لە ژیانیشی کەم وەکو ئیمامی غەزالی فلان و فلان لە تەمەنیشی کەم و کورت و شتانە بنووسی. ئەمە شتێکی خواییە و کەراماتە و مەدەدی خوایە تەبارەک وتەعالا. ئەوجا خۆشی دەڵێ مەسەلەن بۆ نمونە لەو نامیلکانەی پەیامەکانی نور نامیلکە بووە بە 2 سەعات بە 4 سەعات نووسیوتی، کەچی ئێستا ئەتوو کەمترین شت بنووسی بە مانگان پێوە دەبی. ئەگەر متەفەرغ بی لە ئەو نووسینە ئەتوو چەند مانگێک پێوە دەبی هەتا کوێ بنووسی. ئیتر ئەم 2 خاڵە العلم الغەزیر کە وەکو گوتمان علمێکی زۆر بە قووەتی هەبوو لە هەموو بوارەکان، ئیتر تەقوایش ماشەڵڵا لە هەموو بوارەکان، یعنی تەقواداری لە ذیکر و عیبادەت و تاعات و لە قورئان خوێندن و لە تەفەکر و تەدەبور. یعنی پەیامەکان بەڕاستی زۆر فێری تەقواداریمان دەکات. تەقواداریش کە بە هەر ئەوەی زۆر پەیامەکانی نور بخوێنێتەوە زۆر بخوێنێتەوە فێرە ئەم خاڵانەی خوارەوە دەبێت. یەک هەز دەکات بە مەعیەتی خوای تەبارەک وتەعالا، کەلا ئینە مەعیە ڕەبی سەیهدین، پێدەڵێن مەعیەت الله، هەز دەکەی خوای گەورە لەگەڵتە، چاودێری دەکات. یعنی دوور نییە دەگەیتە دەرەجەی ئیحسان لەو پەڕی چاکە ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. يعني دائما هەز دەکەی کە خوا وەکو زۆر دەڵێن وەکو کامیرەی شاراوەی خودایی هەز دەکەی هەردەم لەگەڵتە، دەنگ و ڕەنگت تۆمار دەکات. دائما هەز دەکەی ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد، هەز دەکەی کە ئەم 2 مەلائیکەتە كراما كاتبين يعلمون ما تفعلون تۆمار دەکەن. ئیتر هەز دەکەی بە گەورەی خوا، هەز دەکەی بە عەزەمەتی خوا، هەز دەکەی بە ناوە پیرۆزەکانی خوا، سیفەتە جوانەکانی خوای گەورە. لە هەر شوێنێکە هەز دەکەی بە ناوەک لە ناوەکانی خوای گەورە. مەسەلەن ئەڕۆیتە گەلی عەلی بەگو مەسەلەن ئەو شوێنانەی شاخاویە و دار و باوە لە هاوینە لە بەهارە، یعنی هەز دەکەی بە مەسەلەن ئەو ئاتانت بەبیر دێتەوە صنع الله الذي أتقن كل شيء. ئەو ئاتەی زۆر دەخوێندەوە ئەلێ لە بەحری وانێ شارێکە محافەزەیەکە مەشهورانی بەحری وانێ تقریبا 2 سەعات دەڕۆی ئەوە ئاوە ینی جادەی ئەوجا لێرێ دەرێ لەکن دەریاکەی دەهات و دەچوو خات و چۆی دەکرد پیاسەی دەکرد ئەم ئاەتەی دەخوێندەوە زۆر جارە نەعوذ بالله من الشیطان الرجیم فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها إن ذلك لمحيي الموتى وهو على كل شيء قدير. أو جاء ما تفسيري أم آياتا وكما مسا زور باز دكا عليه تفسيري يعني باسي قرآن دكا دفرمت قرآن منظور، يعني قرآني كي برتشاو زاناك دفرمي إن هذا الكون كله مدون في القرآن. أم قردونها ميلنا قرآني بيروزا قرآن منظور هزدكي چایە شاخە داروبارە دار و درەختە ئەگەر دەریا ئەوانەی دەبینی هەموو لە ناو قورئانی پیرۆزە ئەوها بیری دەکردەوە. ئیتر القورئان المەسطور ئەو مسحەفەی کە لێی دەخوێنین و القورئان الناطق پێغەمبەر صلى الله عليه وسلم كان قورئانا يمشي على رجلين بين الناس. بەو سێ جۆرە بە تەفسیلی باسی ئەوە دەکات. ئەو جا ئەو ئاەتەی دەخوێندەوە فانظر إلى آثار رحمة الله، يعني تەمەشای دەکرد. يعني تو ئەگەر بچیتە ئەم شوێنانە بەڕاستی ئەوە تەفەکر و تەدەبر بکەی زۆر تام و چێژ و خۆشی لێ دەبینی، لەزەتەی ئیمانێ، شیرینی ئیمان، خۆشی ئیمان، حەلاوەت الئیمان لەم شوێنانە دەبینی. پایامەکانی نور وار لێ دەکات کە تو دائیمەن لە هەر شتێک ببینی عیبرەت لێ وەربگری. دەچیتە خەستەخانە دەڵێ الشافی وإذا مرضت فهو يشفين، مستشفى لەوانەیە معنای خۆشترە.
ئیتر هەموو ناوەکانی ئەسماء الله الحوسنە ناوە پیرۆزەکانی وات لێ دەکات لە هەر شوێنێک کە ناوەکت بەبیر بێتەوە و سوودی لێوەل بگری. و خاڵێکی تر مەسەرم باسی تەقواداری دەکات، باسی العبودیە لله، بەندایەتی خوای تەبارەک وتەعالا لای زۆر بە قووەت بووە دائیمەن، یعنی چونکە تام و لەزەت و خۆشی و چێژی لە عیبادەت و تاعەت دیتیە. باسی یەک لە ممەیزات و تایبەتمەندیەکانی پایەمەکان وا دزانی لە ئەو ڕۆکە نووسراوە، یعنی زۆر لە برگەکان دەخوێنیەوە وا دزانی مامەستا لە ناومان بووە لۆ ئەو سەردەمەی قسەی کردیە، یاخود ئەگەر زیاتر بخوێنیتە وا دزانی باسی تۆیتی، یا دزانی خۆت بە خۆت شتەکەت نووسیوە لۆ خۆت چەند شارەزای خۆتی وا دەزانی ئەتوو بە خۆت لە خۆت نووسیتەوە ئەو شتە. یعنی بۆ نمونە باسی یەئس دەکە، یەئس بێهیوایی کە خەلکی ئێستا بێتاقەتە، لەوانەیە زانان و هەندێک بانخوازانیش بێتاقەت بن لە کاری بانگەوازی، لە چارەسەری چاکسازی ئەو خەلکە کۆمەلگا خەلکی یعنی ڕاستە وەزعەکە زۆر ناخۆشە، بەڵام ئێمە هەر مسلمانین، هەر مکەلەفین، ئیش و کارمان دەبێ ئەو پەیامە بگەینین، پەیامی ئیسلام لەم زروفە خوانەکە ناخۆشتریش بی، بەلکو بەرپرسیارەتی گەورەترە، قورسترە، گرانترە، خەلکی زیاتر و زۆرتر ئێستا محتاجە، دلی ناخۆشە، دلی توندە، لە ناڕەحەتیدا دەژی، ئیتر تو چارەسەریت پێیە. ئەگەر گوێبیستی ئەوانە بین کوبلی هەواڵەکان و ئەخبار و سیاسەت و فلان و بێوانە کاتت دەڕوا هەست بە ناڕەحەتی دەکەی. نمونەیەکتانەوە دەژێرمەوە زۆر جار مامەستە ئیحسان قاسم ساڵحی وەرژێری پایەمەکان باز دەکە، دەڵێ ئێمە لە کەرکووک بووین، مامەستای بایۆلۆجی بوو، دەڵێ ئێمە لە کەرکووک بووین لە سەرەتای هەشتاکان، ئێمە بە بیرمان دێ کە شەڕی ئێران و عێراق بوو 8 ساڵ، هەشتا هەتا هەشتا و هەشت، هەشتی هەشتا و هەشت شەڕەکە ڕاوەستا، 8 ساڵی ڕەبەقی خەیاند. ئەوجە نەرکو هەموو ینی هەموو خەڵک عەسکەر بوو لە ئێران و لە جنوب و ڕۆژانە جەنازە دەهاتەوە، خەڵک بە جەماعی دەکوژرا، ناخۆش بوو بەڕاستی. مامەستا ئیحسان فەرمووی وتی باشە ئەگەر ئێمە تەسلیمی هەواڵەکان بین، ئەنی ئەدەری هەواڵەکانی قسەی ناخۆش، قسەی ئیزعاجت دەکا، ناڕەحەتت دەکا، ئەگەر زۆر وتی من گوتمە ئەو برادەرانەی کە لە دەوروبەرم بوون ئێمە ئەوها شتێک دابنینمە ئەوەی بنووسین گوێ بە ئیخبار و شت و ئەوانە و کاتە تەلەڤیزیۆن بزیاتر گوێی پێ نەدەین. وەڵام وتی ئیتیفاقمان کرد لەسەر ئەوە، وتی تر وازمان هێنا خەریکی خوێندنەوە و نووسین بووین. ئەو جەوەکو دەلێ لەطیفەیەک یان قسەیەکی خۆش دەلێ برایەک لەگەڵمان بوو مۆزەف بوو لە شەریکەی نەفتی لە کەرکووک، کە شەڕەکە ڕاوەستا ئەو ڕۆیشتە دەوامی خۆی. تەبعەن کە شەڕ ڕاوەستا ئاسمان هەموو بوو ڕووناکی و ئاگر لەبەر گولە و ئاسە گولە کەیف و خۆشی شەڕ ڕاوەستا، چونکە ئەوەندە محاولەت دەکرا شەڕەکە، ئەوەش تەبعەن تەوقیتە هەموو لەوانەیە ئەوەی ئێستاش ئەو حالەتانە بێموچەی فلان ئەوە هەمووی دیاریکراوە لەلایەن جیهەتێکە. ئیتر کە شەڕ ڕاوەستا ئەم گەنجە ئەم برادەرە کە خەریک بوو لەگەڵ مامەستا بە نووسین و خوێندنەوەی پایەمەکان احتیادی ڕۆیشتە دەوامی خۆی، تەمەشا دەکە کەسی لێ نییە شەریکە ئەم دائیرەیە، کەسی لێ بەس حرەسێک دەوێ بوو. گوتی خێرە ئەتوو ینی کەس دیاری مۆزەفەکان گوتی ئەتوو خێرە لۆ هاتی تێ دەوامی، گوتی لۆ گوتی ئەی دنیا خراپبین بوو ئەوڕۆ ئیستراحەتە لە هەموو ئەوڕۆ پشودانە عوتڵەیە ئەو مناسەبەیە فەقیرە ئاگای لێ نەبوو کە ئەم بڕیارە درایە عوتڵێ احتیاتی دەچێتە دەوامی خۆیە. ئەگەر ئەوها نەبە ئەو شتە هەموو نەدەنووسرا. نمونەیەک دێنینەوە لەسەر مامەستا کە باسی یەئس دەکات، دەلێ نەخۆشیەکە مەڕەضون کادە یەقتولونا، ئێستا هەروەکو لۆ ئێستا باسی کردیە، ئێستا ئەو بێهیواییە بێتاقەتی وەختە نەخۆشیەکە وەختە بمان کوژی. فنحن أيضا سنقتص من قاتلنا قصاص تولما تولي خما دبي لو بهواية بكير درقتي بين زال بن بسري تسليمي هم واقع نبي ونحطم رأس هذا اليأس لو كبلي سري بال لدين سري بال دكينه يعني تشبيدك بكسك دجمنتا دجمني شي
گەورەیە بەڵام چۆن شەڕ دەکەی بەرامبەر ئەوتر بیسەیف بە شمشێر چ شمشێرێک نە شمشێری حەقیقی مامەستا لە پەیامەکان زۆر باز دەکە باسی جیهاد تێکۆشان بەڵام نەک جیهادی چەکداری سیلاح بەکاربێنی بە تایبەتی مەسەلەن وڵات کۆمەلگا ڕەعیەت خەلکی لەگەڵ دەسەڵات ئەلێ جیهادی معنەوی حتا مەسەلەن نمونەیەک لەسەر ئەوەش کەسێکی زۆر بەناوبانگ لە وڵاتی تورکیا عالمێکی زۆر بەناوبانگ و تورک بوو لە مصر دەژیا یعنی ناچار بوو تورکیا واز دەبینی لەبەر ئەوەی گرتنی لۆ دەرچوو ینی هەر لەبەر خزمەتی ئیسلامەتی و ئەمانە ئەوجا دەلێ هەندێک قوتابیانی نوری تورکیا لە مصر ئەو پیاوەیان دیت ئەو مامەستایە ئەو عالمە ناوەکەم بەبیر نایێ بەو قوتابیانەی گوتی بە مامەستا نورسی بڵێن 500,000 قوتابی هەیە ئەو هەموو خەڵکە خۆشی دەوێ و لەگەڵیتی هەتا کەنجی لۆ جیهادێ ناکات ئیتر ئەویش خەبەرەکەی هێناوە و دەلێ مامەستا کە دانیشتوە وها کە گوتی فلان کەسە و سلااو دێ دەکات زۆر هەرستاوە بە گورج و گۆلی وەڵامی دایە گوتی ئیتر نامەیەشی لە نووسی وەڵامی دایەوە کە گەڕایەوە چونکە ینی پیاوەکە کە نامەکەی لۆ گەڕاوە وەڵامی دابووە گوتی بەرێ مامەستا نووسی ڕاز دەکا ئێمە نەمان توانی درێژە بە کاری بانگەوازی بدەین بە خزمەتکردن بەڵام مامەستا نووسی نەیویست لە تورکیا دەربچێت هەر لە تورکیا بوو مەگەر سەفەری کردووە بۆ سووریا و هەندە وڵاتەکانی تر بە گەڕایتەوە هەر لە شوێنی خۆی یعنی خۆڕاگر بووە و بەڵام داوەتەکەی تەرکیزی لەسەر وڵاتی تورکیا کردووە و بەڵام ئەم نورە وەکو ئەڵێ ڕەسائل النور هي رسائل النور من کتابەکە نووسیمە مع قڕاء رسائل النور لە بەرگی دووەمیش یعنی ئەوانەی زۆر برادەران داوام کردیە لە زۆر برادەران هەندێک لۆمیان نووسیوە مەسەلە یەک لەوانە برایەک نووسیبی طبعا کە دکتۆرێکی جامعیە عەرەبە نووسیتی رسائل النور هي رسائل النور یعنی پایامەکانی نور پەیامی نورانیە سروشتی نور بڵاو دەبێتەوە ئێستا ئەم ڕووناکیە بڵاو دەبێتەوە کە تاریکە ئەم گلۆپەم ڕووناکیە بەلاو دەبێتەوە ئەوجا ئەو مامەستایە وەکو بڵێ دانی بەوەی دانا کە ئێمە نەمانتوانی خۆڕاگر نەبین بەلە مامەستا نووسی مەبەستم لەسەر جیهادی معنەوی زۆر گرنگە لەو سەردەمەش اینجا جیهادی ئەم کۆڕ و کۆبینەوە ئەم منەزەماتانە ئەم نووسین دەرس و مەحازەرات و لە کۆڕی کۆمەڵاتی و ئەمانە هەتا دوایی ئێستا ڕاگەاندن ماشەڵڵا زۆر زۆر بەقووەتە کارێکی باشە اینجاوە دەفەرمێوە لێرە ونحطم رأس هذا اليد بسيفي لا تقنطوا من رحمة الله أمش مشاركة إن جبا فحديثي تش دفرمي ونقسم ظهره يعني بشتي أم به ويدشكيني أوش بفرموديش بيغمبر صلى الله عليه وسلم ما لا يدرك كله لا يترك كله أو جله بقاعدة أصول شاتية يعني تو ئێستا مەسەلە ئەگەر ناتوانی هەموو کارەکە بکەی هەمووت پێ ناکرێ هەر کارێک هەر خزمەتێک هەمووت پێ ناکرێ هەندێکی بکە لە 100 پێ ناکرێ لە 150 لە 105 کەمتر مهم بیکە ئەوەندەی دەتوانی ئەوەندە لە توانای تودا خاڵێک ئەمن زۆر زۆر ئیستیفادەم سوودم لە پایامەکان بینی لەوانەیە زۆر کەسیش ئەوە پێش خوێندنەوەی پایامەکان کەمە ئەو خزمەتمان دەکرد بە شێوەیەکی گشتی وەکو کاری بانگەوازی دەمان بینی مەسەلەن برایەک مانگێک 2 مانگ 3 مانگ ماوەیەک لەگەلی وەکو بڵێ ئیستیجابەی نەبووە یان وازی هێناوە دوایی ناڕەحەت دەبووینی تر طەبیعەتی ئینسان وایە حەز دەکا خەڵکی مەسەلەن باش بێت و خوا هیدایەتی بدات بەڵام لێرە دەڵێ نا ئەمە کاری تۆ نییە ئەمە ئیشی تۆ نییە تۆ عەلاقەت بە ئەو نییە هیدایەت ئایدی خوایە لەسەر تو تبلیغ کردنە وما على الرسول إلا البلاغ المبين نتیجەکە ئایدی خوایە تۆ بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک و تەبلیغ کە بڵێ خزمەت بکە نتیجەکە ئەمە ئایدی خودایە تەبارەک وتەعالە هەر بیری لێ نەکەوە تۆ دەگەیتە خێرەکەت بەڵێ ئەوە
هەندێک لە تایبەتمەندیەکانی تر بەڕاستی خوێنەرانی پەیامەکانی نور لێی تێر نابن. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لا يشبع المؤمن من خير حتى يكون منتهاه الجنة. کەسی ئیماندار لە خێر تێر نابێ، نوێژ ئەکا، عیبادەت دەکا، زیکر دەکا، قورئان ئەخوێنێ، لە کۆڕ و کۆبینەوە دەرس ئامادە دەبێت، دەرس دەلێتەوە، تەفەکر دەکا، تەدەبور دەکا، سەردانی دەکا، ماشەڵڵا ینی ئەوەی خۆشە ئیسلامەتی، ینی عیبادەت جۆرا و جۆرە، ئەگەر یەک جۆر بە ئەمە زەحمەت بوو. ینی زۆر کەس هەیە لە بانخوازان ینی وەکو دەڵێت کات بەشی ناکە. وەکو ئیمان بەنا ڕەحمەتەی خوای لێ دەفەرمێت الواجبات ئەکتەر من الأوقات، ینی ئەرک و واجبات زۆرتر لە کاتەکان. ئیتر خۆشترین ژیان ئەو ژیانەیە، خۆشترین ژیان ئەوەیە کە تو هەر مەشغول بی بۆ خوا، ینی کات بەشت نەکە، حەز دەکەی لە ئەو پەڕی خۆشیدا دەژی. ینی برایەک ئێستا مەسەلە گەنجە، وەکو مامەستایشی گەنجە، دەڵێ وەڵڵا ئەمن پەیامەکان دەخوێنمەوە، شەو پەیامەکان دەخوێنمەوە، زۆر یعنی خۆشی لێ دەبینم، زۆر حەز دەکەم دەخوێنمەوە، دەڵێ دەچم دەخەوم، ینی پێش بخەوم ئەوەندە حەزم لێتی، هەندە جارێکی دی هەردەسمەوە دەخوێنمەوە، دەچم دەنوم، جارێکی دی دەگەڕێم، حەد دەڵێ وا حەزم لێیە. برایەکی تر دەڵێ ئەم دەم خوێندەوە، دەڵێ ئەوەندە پێم معجب بم، پێم خۆش بوو، ینی قەسدم دەکرد بچمە سەر جادەی شەقام بڵێمە خەلکی نا وەرن تەمەشا بکەن، ئەوە چەند خۆشە، چەند بەتامە، چەند بەسوودە. ینی بەڕاستی پەیامەکان وا دەکە، وا دەکە ئەتو حەریص بی، حەریص الحرص على هداية الناس، ئەو کتابە گوجاران قەدیمە دەما خوێندەوە، وا دەکات و زۆر حەریص بی، خەمخۆری ئەم دەعوەتە بی. ئەمە نمونە زۆرە لەسەر نمونەیەک کاتی خۆی لە سەردەمی مامەستا نووسی بووە لەو سەردەمانە لە تورکیا، هەر لە زانکۆ قوتابیەکی زانکۆ، ئیتر قوتابی نور بووە، لە دەرسەکان ئامادە بووە، بەڵام لەو کاتێک کە وەکو ئێستا نەبووە، زەحمەت بووە، ناخۆش بووە، مەترسی بووە، خەڵک نەیدەوێرا مەسەلەن تونترین ئەلمانیەت توندڕە لە تورکیا، دەڵێ ئەویش برادەرەشی هەبوو، هەر تەلەبەی زانکۆ بوو، هەر دەیگۆ وەرە ئەمە دەرسمان هەیە، وەرە دەرسێ، وەرە مەدرسەی نور و ئەوها، ئەویش نەداهاتی ترخوا هیدایەتی نەدا بوو، هەر پێی دەگۆ جارێک دوو، ئیتر ماوەی مانگێک زیاتر، دەڵێ جارێک پێی گوت ئەو تەلەبەکە مشکلەیەکی هەبوو، ناڕەحەت بێت، زلەکی لێدا و ئەوی دیکە کەفتە عەردێ، بەڵام کە کەعەفتێتە زیکی پێسووزا و دەستی گرت و هەلی گرتەوە، ئێگوتی تو خوا دە یەک جار وەرە، مە تو چ لێت ئەگە بێ دەرسێ، دەبای کەفتە عەردێ شەقی لێدا بە هەر ئەوە لە خەیالی خۆیدایە، گوتی دە یەک جار وەرە دەرسێ، ما چ لێت؟ وەڵا گوتی دێم. چوو ئیتر بوو ماشەڵڵا شارەزا بوو لە پەیامەکانی نور و بوو کەسێکی باخواست. ئەجا ئەو حەریسیە بەڕاستی بە مامەستا ئیحسانیان گوتیان چ وای لێت کرد کە ئەتوو 6,000 لاپەڕە تەرجەمە بکەی؟ خۆ لەوانەیە نووسین وەکو تەلیف ئاسانتر بێت لە تەرجەمەیەکی ئەوها، ئەمانە شتی گرانی تێدا، شتی زەحمەتی تێدا لۆ تەرجمە. تو دەبێت قاموسی عەرەبی مەسەلەی کوردیەکە، مامەستا فاروق دەڵێ من فەرهەنگی فارسیم هەیە، هەندێک کەلیمە لە کوردیانیە، تەمەشای فارسیەکە دەکەم، ئەوجا عەرەبیەکە، ئەوجا کوردیەکە، ئەوجا شت یعنی ئاسانیە. وتیان چی وای لێت کرد کە ئەتوو پەیامەکان تەرجەمە بکەی؟ وتیان خەلکی کتابەکانی تر دەکەنە یعنی لە عەرەبی وەردەژێڕنەوە زمانەکانی تر، ئەتوو لە تورکی وەردەژێڕی لە عەرەبی. ئەوجا دەڵێ ئەخلاق طلاب النور، ڕەوشتی قوتابیانی نور وای لێ کردم. بەڕاستی ئەوەی سەردانی تورکیا و یعنی مەدرسەی نور بکە کە دەبینی، برادەرێک لێرە دکتۆرێکی زانکۆیە سەردانی تورکیای کردبوو، ئیتر دیارە لە مەدرسەکان گێڕابی هەندێک مەحاضەرە و شتیدا بوو. ئێمە وەکو کوردستان و عێراق و فێرین بەڕاستی، یعنی هەر یعنی وەکو شوهرەت و ناو و دەنگ و ئیتر ئەوەش من یعنی خۆی دادەکرد کە دکتۆرە و وەکو تەعارف و ئەوانە، دەڵێ لە پڕێکە بینیم 10 نەفەر ئەوها لەسەر عادی دانیشت بوو، دانیشت لە پاشەوە گوێیان دەگەن لە مەحاضەرەکەی، یعنی 10 لەوانە پرۆفیسۆر بوون.
دەبینی پرۆفیسۆرە شەهادەی بەرزیە بەڵام قەت خۆی دیار ناکات ئەوە پەروەردەی پەیامەکانی نور بەڕاستیوا لە ئینسان دەکات. نازانم کاتمان ئەگەر بە کورتی باسی بینە سەر کتابەکە بە کورتی باس بکەین، يعني حياتي مع النور اسم على مسمى. لو 2013 تقريبا سفري تركيا مكرت يتر من بردوام بم لخوينەوەی بردوام بم بەڕاستی وای لێ کردم تام و چێژ و ئەو پێم وایە هەر کەسێک زۆر بخوێنێتەوە وای لێ دەکات، یعنی ئیتر بنووسم و لە رادیۆ هەندەجا تەلەڤیزیۆن و کاتی خۆی یا لە کۆڕ و کۆبینەوە و یا لە هەر مناسەباتێکە یا ئەوە باز بکەم و دوای ینی وای لێم کرد کە بنووسم. يعني بەڕاستی من پیاوی ئەو مەیدانە نەبووم کە بنووسم، بەڵام تەوفیقی خوای تەبارەک وتەعالە ئیتر بەرەکەتی ئەم نورە، يعني ئێستا بڕیارم داوە وەکو هەر مامەستەر نووسی دەفەرمێت ئەڵێ من باب التحدث بنعمة الله وأما بنعمة ربك فحدث. ئەوە نعمەتی خوایە تەبارەک وتەعالە لەسەر ئێمە. لە پلانم دایە يعني ساڵانە بەرگێک بنووسم، دوعام لێ بکەن کە تەمەنم درێژ بی بەس لەو نووسینەکەی و لە فەزلی خوش يعني پەیامەکانی نور زۆر خەلکی حەزی لێیەتی بە تایبەتی گەنجان. ئێمە لە کۆڕی کۆمەڵاتی ئەمانە لە زۆر الحەمدولله تەعارف و بازنەی ئەمانە مامۆستایان و چونکە ئێستا زۆر ئاسانە دەبی هەموو تەڵەبەی علومی شەرعیە شەهادەی بەرزی هەیە ماشەڵڵا جارێک دوو بە تەعارف و قسەکردن بە نامە و بە ئەوە خەڵکانێکی زۆر ینی بە سەتان الحەمدولله استیفادە لێ دەکەن گروپات و هەندێک جار وەکو دەرسە لەم گروپانە بە ئۆنلاینیش مەسەلەن دروسی زۆرە لەسەر بە زمانی عەرەبی کوردی. ئیتر وای لێ کردم بەڕاستی لە خلالی خوێندنەوەم مەسەلەن کە مەقتەعەکە بڕگەیەکە پێ متەئەسر دەم دەخوێنەوە چەند جارێ لەسەری دەنووسم. یعنی نووسینەکەی من گوتم شتێک بنووسم تقریبا لە 70-80 نووسینی خۆم بی ئەوەی تر نەقل بی لەسەر چاوە وەربگرم، ئەوەش ئەوها دەرچووە الحەمدولله. ئیتر ئەم حەیاتی مع نور ژیانم لەگەڵ نوردا لەوەی پێکاتیە هەندێک ئەو باسی ئەو گەشت و سەفرانەم کردی لەو تورکیا هەموو ینی خوول بوونە دەورە بوونە نەکەرم هەر بڵێن سەفرە و خۆشیتەوە ئەو شتانی کە لەوێ بێ بۆ نمونە مەسەن بارلا نووسیمە ئەشهەر قەریە فی العالم بەناوبانگترین دێ لە جیهان کە شوێنێکی زۆر خۆشە و زۆر مەسەلەن کە تەمەشا دەکە یعنی لەسەرم نووسیە پێشان نووسراوە ئەمن نەوێ زۆر وەکو دەڵێ شتم نووسیوە هەندێک لای خۆم وەکومە بەعەرەبی دەڵێ ڕؤوس نقاط تێبینیم نووسی دوایی درێژەم پێداوە و هەتا ئێستا دوو بەحس نووسیوە بەحس لەسەر پەیامەکان. یەکێکیان تقریبا بەری 2-3 ساڵە لە زانکۆی سەلاحەدین لێرە سەنتەری زەهاوی لەگەڵ کولیەی شەریعە هەولێری پێکەوە ئەم کۆنگرەیە کرا تقریبا 130 ئەوها بەحث نووسرا، 30یان لێ وەرگیرا. لەو 30 لە فەزڵی خوای ئەوەی من بوو لەو تقریبا 30 قسوورەش هەمووی نەخوێندراوە، هەندێکیان لە گۆڤاری زانکۆ هەیە نەشر کرا بڵاو کراوە بەڵام 20یان خوێندراوە. ئەوە بوو کە من خوێنمەوە لێرە. ئەوەش التعامل مع الآخر يعني شێوەی تەعامل لەگەڵ بەرامبەر. ئیتر مەسەل ئەوە باسی هەر لەسەر و وڵات هەتا پێ دەڵێن ئەصناف الناس مامەستەر نووسی لەگەڵ هەموو خەڵکی ئاشنایی بووە، قسەی لەگەڵیان کردووە، تەوجیهیانی کردووە، ئارستانی کردووە، هەتا بگرە دۆمەکان ئەوانەی ڕەشمانیش و ئەوانە بەلایاندا چووە پێیانی گوتیە منیش وەکو ئێوە ینی بێ شوێنم بێ مەفتەنم شوێنێکی وهام نییە، ئێوەش وەکو من قسەی خۆشیان بۆ کردو دایمەن ینی کەیفیان پێ هاتووە لەگەڵ مامۆستایان لەگەڵ ینی وەکو نامەی هەیە لەوە هەموو چین و توێژەکان لەو هەموو خەڵکی ینی تایبەتمەندی پەیامەکان هەموو خەڵکی ئیستیفادە لێ دەکات. یعنی عالمێکی فەیلسوفێکی یەکەم دەرەجە و بەرز و بەقووەت هەتا کەسێکی زۆر سادە و نەخوێندەوار ئەوەی نەخوێندەوارە چۆن ئیستیفادە لێ دەکات؟ گوێی لە گوێبیست دەبی گوێبیست دەبیت و گوێی لێ دەگری ئیستیفادە لێ دەکات. ئیتر
ئەم کتابە بەم شێوەیە یعنی کوبلەی خەواترە یعنی مناسباتە شتە مەسەلەن هەندێک لێدوانێکە لەگەڵ مامۆستایەکە لەگەڵ گەنجێکە بەسەرهاتی خۆی تر لەم بابەتانەوە خوا حەزکە بەردەوام دەبم. ئیتر جزاکم الله خەیرەن، خوا خێرتان بنووسی بۆ گوێبیستن و ئەم دیدارە کەیف خۆش بین، دڵخۆش بین، بەختەوەر بین. ئینشاءالله هەمووتان بانگەوازن لە پاشە ڕۆژی داهاتوو نێزیک ئینشاءالله. یعنی مامۆستا نورسیە و خاڵە شەملی جەنابتان دەکا زۆر گرنگی بە علومی شەرعیدا وەکو باسمان کرد، يعني علوم الشرعي لقل علوم إيماني دفرمت العلوم الإيمانية أجل العلوم. علوم الإيمانية إيمان يعني قرآن شن باسي إيمانيات دكا يا أيها الذين آمنوا يعني كسر قرب راسي علوم الشرعي شن بخويني لهم إشارة زي بلام أجر تزكية علوم إيمانية لقل نبي يعني بوشوي خلشي سودي لي والناقري. وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.